خۆی گەورەتان لێبێت ئەم دیمەنانەی کە دەبینن هاتنەوەی حاجیانی دەبەری ڕاپەڕینە بە دیاریکراویش قەزای ڕانیە. دیمەنەکان یەکجار دڵڕفێنن کەسوکاری حاجیان بە شیرینی و بە گوڵەوە بە دڵخۆشیەوە و بە چاوی پڕ بە فرمێسکی خۆشیەوە هاتوون بۆ ئەوەی پێشوازی لە کەسوکارەکانیان بکەن و کاباوەی نزیکەی مانگێکە لە کەسوکارەکانیان دوورن بەمبەستی ئەوەی کە لە گوناحەکانیان پاک بنەوە. دیمەنەکان پیشانی ئێوە دەدەین لەگەڵمان بن. لبر براي كحاج جنب خير بيو تيروزي ان شاء الله تاسد الخوشي ام فرزي عزان زابدا دلخوشي خوش سلامت بيا تاسد الخوشي والله زور كابل عذب بس بيته بس بختم خوشو دلوقتي زور ما بكاري شي هستيك دي استا والله زور لو تعذبوا تمني وقشوني او زبط قدام بكاري هنا ولا خوايقه ولا بزياد بين كزوكار كان فو شو درنق لبرتو هاتوني تاسد الخوشي لبري بخير بن ست ساعه كم بس لكم وريجان سلاي خواد لي بيروزه ان شاء الله الله نخصوص بينا واخوي قال اخوي بنسيب وسكا تاسد الخوشي هم هاتونا او دیمەنانی دیبینن یەکجار دڵخۆشکەرە کەسوکارەکانیان هاتوون بۆ پێشوازیان ماوەیەکە لێیان دوورن ئێستا هاتوون بۆ پێشوازیان بە دڵخۆشیەوە کە ئەم فەریزە پیرۆزەیان ئەنجام داوە دوای نزیکەی مانگێک دووری لە کەسوکارەکانیان ئەمڕۆ هاتوون پێشوازیان لێ دەکەن هەموویان گوڵ و شیرینیان پێەیە بە دڵخۆشیەوە بەم شەوە دەرەنگە هاتوون هیچ وای لێ نەکردون کە بێدەیێرە تەنیا خۆشەویستی بۆ کەسوکارەکانی بۆ ئازیزانیان کە لێرە پێشوازیان لێ بکەن بەقوڵی کە دڵخۆشیە تۆ تا چەند سەفەرێش خۆش بوو هەندە خۆش بوو هێندە خۆش ڕاڵێ بەدەستم هەموو لاچ بکە خوای مادووبوونی زۆرتان ئێوە دڵخۆش بوون کە ئەم ئەرکەتان ئەنجام داوە زۆر خۆش بووی نەخۆشیشی خی بە زیاد بێ ئێستا سەلامەتی ئینشاءڵڵا زۆر باشم ئەرێوەڵا باشە بەم نیوەشەوە کەسوکارەکان تاتوتە ئێرە دڵخۆشی پێ هەندە دڵخۆشم هێندە دڵخۆشم جالەوەی خۆشتر دەبێ یا ڕبی خوا بنووسم هەموو لاچ بکەی خوا کا حاجی ئەو خەڵکە هەموو لەبەر تۆ هاتووە چه هەستێکت هەیە وەڵا لە خۆ دەخۆشیان باوەڕ ناکەم باشە لەوێ سەر ڕای مادووبوونێکی زۆرتان نەبوو لەوێ بەس خۆشی بوو بەس خۆشی بێ ئینشاءڵڵا قبوڵی کرد خوای گەورە موسڵمان یارو خوا نەچوە برسی ئینشاءڵڵا خوا نەخشە هەموو موسڵمانە بێت نەکداوە دا حاجی سڵای خوا دەوێ خوا قوڵی کە ئینشاءڵڵا قوربانت بم چه هەستێکت هەیە ئێستا وەڵا هەستێکی زۆر خۆش یاخوا بە خێرە سەرچاوان بە قوربانتان بم ئەڵزێتان کێشاوە ئەو ماوەی دووربی لە کەسوکارەکەت مادووبوونێکی زۆرتان بینی ئێوە دڵخۆشن کە حەستان نەزان ئەرە وەڵا مناڵ منداڵ هەر بە بیرت نییە هەندە خۆشە ئەرە وەڵا ئێستاکانە ئەوەی کەم دەسمەوێ یەکەم جارتە یەکەم جارە لەگەڵ چێ چوو بووی کە دا حاجی وەڵا لەگەڵ پیاکەی خۆم لەگەڵ هاوسەرەکەت چوو بووی بێکەوە هەموو ئەرکەکانتان ئەنجام وەڵا ئەرکەکانمان هەموو جێبەجێ کرد و ئامان بە ئەو خەڵکەی کرد کوڕەجا وەڵاهی هەدەنگم نووساوە هیچ کە ناتوانم هیچ قەچی بکەم دەنا قسەم زۆر پێیە خی گەورە قبوڵی کە قوربانت بم چاوەڕێی چێنەوە چێتان لەوێ کەم لەوێ کوڕ بووکم لەوێنە چاوەڕێی کوڕ بووکتی باش تا چەند دڵخۆشی ئەم ئەرکە پیرۆزیان ئەنجام داوە وەڵای درم خۆشە دڵخۆشە خۆشیەوە چاوەڕێیان دەکەی باشە بۆ خۆت حەز ئەنجام داوە ناوەڵا هەت زۆر نایخۆم نووسێ نام ناگەڕێتەوە چەند جار نای خۆت نووسیوە وەڵای دانێت تا 6,000 تر نووسیب 6,000 نووسیوتە نهاتۆتەوە نهاتەوە ناوەڵا ئینشاڵڵا خی گەورە بیکاتە نووسیوە ئەوڕێی چی کاکە بەخێرن پاشم برای وەڵا برام و دوو براژنم لەوێنە ئینشاءڵڵا لە ڕێنە دێنەوە باشە دڵخۆشی کە ئەم ئەرکە پیرۆزیان ئەنجام داوە وەڵا وێنەری خی گەورە ئەوی بەنسیب کردون ئینشاءڵڵا بەنسیب بەمەش دەکای هەموو لایەکی ئینشاءڵڵا بەخێرن باو کاکە سڵای خوا لەوێ سلامت يا ربي سلام پیرۆزە ئینشاڵڵا خی گەورە قبوڵی کە خی گەورە بە قسمەتی وشکە سلامت بیاخوا ئێوە تا چەند دڵخۆشن کە فەرزی حەزدان ئەنجام داوە ئەم سەفەرە پیرۆزە والله الحمدلله زۆر خۆزان تازە لەدایک بووینە کەسوکاری چێ لەگەڵ بوو هەر بخۆ خێزان و براژنە زۆر باش ئەگە پێم بڵێ ئەو خەڵکی کە لێرەیە هەمووی لەبەر تۆ هاتووە بەم شەوە درەنگە ئێوە چه هەستێکتان هەیە دڵخۆشن زۆر
باشە ئەی لەوێ چۆن بوو چ هەستێکتان هەبوو لەوێ زۆر خۆش بوو لە خوای بەزیاد و ساڵ هەر زۆر خۆش بوو یعنی هەموو شوێنەکان خۆش بوو زۆر. شێنەوە وڵا خوشکەکەم و زاواکەم خۆشەویستەکانم بەڵێ دڵخۆشی بە گەڕان وڵا زۆر 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 دڵخۆشین شاری ئەوت کرد منداڵی شەیە هی خوشکەکەمەوە وڵا لە چاوەڕوانیدایەک لێرە وەستاوە چاوەڕوانیداشی دەکات وڵا داک و باوی گوڵیان بۆ هێناوی شیرینیان بۆ هێناوی چه هەستێکت هەیە وڵای زۆر خۆت دڵخۆشم زۆر خۆشحاڵم بەو سەفەرەیوە بە چاوی پڕ بە گریانەوە گریانی خۆشیە پێم خۆشم بشێمەوە زۆر خۆش بوێن دەری دڵخۆش بوو لەوێ زۆر ئەرێ وەڵا چه هەستێکت هەبوو لەوێ وڵای هەستەش زۆر خۆشم هەبوو ئەرێ لەگەڵ وەڵا چێ چوو بوویەوە وڵای لەگەر مارە زیرانەچی بەڵێ لەوێ ماندووبوون هەبوو دەگوترێت سەرڕای ئەو هەموو ئەرکانە حەز بە ماندووبوون ناکەی بە ماندیبوونی نام کرد نەم دەکرد نەم دەزانی هەرمانیش دەبم پێم بڵێت چاوەڕێی کەسوکارەکانتان چێتان لەوێەوە وڵا زەکاک هەموو خزم و کەسوکار و بابی کاک تواناوی ئێمە هەموو لێرەنە و جامە هاتوین بۆ پێشوازیان و ئەمە سەفەرێکی ڕۆحیە بەڕاستی خۆشە و ئەم خەڵکەی دەبینی دەڵی سەیرانەوە مە سەیرانێکی ڕۆحیە بەڕاستی بۆ شەوە درەنگە هاتوون پێشوازیان ئارە وڵا بۆ پێشوازیوان هاتووی ئەو چەپکە گوڵات بەدەستەوەیە بۆ شێ داما دەکردەوە چێت لەوەیە بۆ کچە خۆشەویستەکەم و زا خۆشەویستەکەم و دوو کچی خۆشەویستم لەوەیەن بۆ دوو ئەو کچانم کە چوونە ماڵە خوای و خزمەت خۆشەویستی خزمەت محەممەد المستەفای کە دێنەوە زۆر شانازی پێوە دەکەم و زۆرم پێخۆشە و نێوزگم دەکوڵێ بۆیان دڵخۆشی کە فەریزەی حەجیان ئەنجام داوە زۆرم پێخۆشە بە خۆشم ئەنجامم داوە چووی حەوت ساڵەوە پێچمە بەخۆشم ئەنجام داوەشکن لە خۆی بە زیاد بێش حەز و حەمدەشم کردم سەرە ڕای ماندووبوونێکی زۆر ئێوە دڵخۆشن لەوێ ئەگەر ئەمارکە پیرۆزە جاب دەرێت حتە خۆش ئەرێ وەڵڵاهی ئەمە پێش کۆڕەناکەیدا چون 2019 بوو شتی وا خۆش نەبوو ماشەڵڵا هێ خۆش بوو هێ خۆش بوو ئێستاش نییە باواتەوەم بە زاواکەم گوت تخوا دووحام بۆ بکە بە هەر کچەکانم گوت تخوا دووحام بۆ بکە بەشکم بچمەوە بێ لەگەڵ کوڕەکانم باشە چی وای کردووە و بەم شەوە درەنگە بێ ئێرە چاوەڕێیان بکەیت ئەوەی کردووە کە لە ماڵە خوای هاتوونەوە کە لە مەکەی محەزەم هاتوونەوە لە خزمەت خۆشەویستی پێغەمبەری هاتوونەوە صلی الله تعالی علیه وسلم زۆر دڵخۆشم زۆر پێی خۆشحاڵم زۆر دڵم پێ خۆشە و پێم وتێحم ئەم گوڵانە دەدەی بە کامەیان بە هەمویان دەدەی دەمە ئەمە بۆ کچی گەورەمە ئەمە بۆ کچی کچکەمە ئەمە بۆ زاواکەمە زاواکەشی دۆ کوچەکان خۆش دەوێت لە دوو هێندەم خۆش دەوێت ئێوە چی یەکن ئاوە بە پەرۆشەوە باوەشتان لێکداوە تا چەند دڵخۆشی ئەم سەفەرە پیرۆزەدا جام داوە بوویە حاجیژن دڵخۆشم حتا خوا دەڵێ بەس ئەوجا خۆشە تاو نابێ دڵخۆش بووی ئەرێ وەڵا ئێستا چه هەستێکتان هەیە جاوەڵا هەندە هەستێکی خۆشم هەیە هاتوومە ناو کەس و کارم و خۆشە و زۆر خۆشە خۆشەکە پێیان شاد بوویەوە ئەرێ وەڵا باشە لەوێ زیاتر دوعات بۆ شێ کرد بۆ هەموو مسلمانە هەموو مسلمانە خوای گەورە قبوڵی کە ئینشاءڵڵا چه هەستێکتان هەیە تا چەند دڵخۆشن والله حتى خوا حەز دەکات دڵما خۆشە ئەرێ والله ئەو 20 ساڵە خۆم دەنووسم ناوم دەرنەچوە لە خوای گەورە بە زیاد بێ ئەو ساڵ ناوم دەرچووە وە دەزانم هەموو دنیام هەیە دوای 20 ساڵ خوای گەورە کردیە قسمەت ئەرێ والله لە خوای گەورە بە زیاد بە دوای 20 ساڵان ئەو جا قسمەتم بووە باشە تا چەند دڵخۆشیە تۆ کەسوکارەکەت هەموو لێر تا چەند مشتاقی بینی نێوەیان بوو هەندەی هەموو دنیا بە قوربان باشە پێم بڵێ دوعات بۆ مسلمانان کرد ئەرێ والله ئیشاءالله ئەرێ والله بە هەموو مسلمانانم دوعا کردووە ئیشاءالله هەموو کەسیش ئەوەی پێی خۆشە بگاتەوێ قسمەتەکەی زۆر خۆش لەوەی خۆشتر دەبێ هەم بە کەسوکاری سەفەرەکی خۆش ئەرێ والله
زۆر دڵخۆش خوا بە قسمەتی هەموو کەس کاخوا بەو شەوەی عەزیەتیان کێشاوە یاخوا بە خێرن هەموو لایەکتان چاوتان ماز دەکەم بە قوربانتان بم عمرتان درێژ بێ چه هەستێکتان هەبوو کام سەفەرەتان ئەنجام وڵا هەستێکی زۆر خۆشمان هەبوو هۆرە ماڵمان بەبیر بوون منداڵمان بەبیر بوو ئەوەندە خۆش بوو ئەرێ وەڵا پیرۆزە ئیشەڵا خوای گەورە قبوڵیکە چەند دڵخۆشن ئێوە ئەم حەزتان ئەنجام داوە شکر بخوای گەورە زۆر زۆر دڵخۆشین سەرکەوتنێکی زۆر گەورەیە لەخوا بەزیاد بێت چه هەستێکتان هەبوو لەوێ واللهی هەستەکە پێ ناسە ناکرێ بەڕاستی زۆر زۆر هەستێکی خۆشە الحەمدولله باشە ماشەڵا گوڵی زۆر بەدەستەوەی ئەوە چی پێداوی کە سوکارەکەت هەموو لێرە سوکار و دەست خزم الحەمدولله وڵا هەمویان هاتوون بەو شەوەی ئەزیەتیان کێشاوە بۆ ناوەختەی بە پەرۆشەوە بووم بۆ بینینەوەیان والله بە دڵنیاییەوە ئەرێ وڵا هەر لەسەر خەت بوون بە تەلەفۆن و تەلەفۆنیان کردو بەپەلە بووین بۆ هاتنەوەی هەر چەند دڵیشمان لێ بەزێماوە زۆر مشتاقی مەکە و مەدینەی پیرۆز بووین